لە یاریەکی دواخراوی هەفتەی چوارەمی خولی نایابی کوردستان لە یاریگای نوێی یانەکە و بە ئامادەبوونی نزیکەی 5,000 هاندەر یانەی شێروانە نوێنەرەکەی گەرمیان میوانداری زێرەڤانی کرد. گێمی یەکەمی یاریەکە ئاستێکی مامناوەندی هەبوو، هەردوو یانە چەندین هێرشیان کردە سەر گۆڵی یەکتری بەڵام بێسوود بوو، ئەو گێمەش بەبێ گۆڵ مایەوە. گێمی دووەمی یاریەکە یاریزانانی هەردوو یانە باشتر دەرکەوتن و چەند هێرشێکی مەترسیداریان کردە سەر گۆڵی یەکتری بەڵام سەرجەم هێرشەکانیان بێسوود بوون و سەرئەنجامی یاریەکەش بە یەکسانبوونی هەردوو یانە بەبێ گۆڵ کۆتایی هات. دوای تەواوبوونی یاریەکە و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕاهێنەرانی هەردوو یانە ئاستی یاریەکە و ئاستەنگەکانی بەردەم یاریەکەیان خستە ڕوو. ئەف یاریە سێ خاڵێتوت گرنگی بوومە چونکی ئەمش سەرکەفتنێکی هات بنگەل نەورۆز و ماوەسا پێشبینێکی ڕاستی ئەم سێ خاڵێت یاری ئەڤروکە بدەست خۆ بێخن بەس دیڤی گەش و هەوای ئەڤروکەمە دیتوەوە دو سێ ڕۆژە ئەم کەلار ڕاستی ئەم دوو ڕۆژە ژبێ ینی ڕۆژێکی سلێمانی ڕۆژێکی کەلار و یاریەمە دوهی یەکات ینی ڕاهێنانێکی لێکری یاریگەها کەلار یا دیبی ئەڤروکە هاتنە یاریگەها کادی يعني يارجال عشان مش متى تأثيره كبي الأصل ياريزانت ما يعني الشيروانا مصلت وأنا مدسبيكي كي زور خراب مان بو مش أقريته يعني بالريارجاني كي توبي برسان ديار نبو دوري كي دسبيك هذا فأنا بقول ما هو كاري بوك يعني الشيروانا زور تأخير دسكاب مشهورة يعني چند هر یاری دوستانش معکم بود. توان بله ما سیاری که کل من نتیجه من نوک پیویز نبود انسجام لبین یاری زنان نبود. دوای تەواوبوونی یاریەکانی هەفتەی چوارم یانەی شێروانە چوار یاری ئەنجام داوە و تەنها توانیویەتی دوو خاڵ کۆ بکاتەوە. ئەمەش ئاستی خراپی یانەی شێروانەیە لەم ساڵدا کە تاکە یانەی پلەنایابی سنووری گەرمیانە. لە کەشێکی باراناویدا ئەمڕۆ یاری نێوان هەردوو یانەی وەرزشی زێرەڤانی و شێروانە بەڕێوە چوو. لەگەڵ ئەوەی هاندەرانی یانەی وەرزشی شێروانە چاوەڕێی سەرکەوتن بوون لە یانەکەیان بەڵام یانەی شێروانە نەیتوانی جێی ئومێدی هاندەرانی بێت. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام یاریگای شێروانە قەزای کەلار.